کەواتە با من لێرە ئاماژە بە فکرێ بکەم. ئەوانەی کە زانستێکی باش لە مێشکیانە هەیە ئەوانە نین کتێبێ بگرن بە دەستیانەوە لەبەریکە. چیەکە؟ بۆ نمونە کتێبێکی خوێنیتەوە لەسەر دادگاییکردنی سوقرات. باش ڕۆژێ لە ڕۆژان کتێبێکەگری بەدەست و باسی وتەیە ئەڵێ وتەکانی سوقرات. ڕۆژێ لە ڕۆژان لە شوێنێکی ترە بابەتێکە خوێنیتەوە ئەڵێ فەیلسوفەکانی یۆنان لەوانش سوقرات و ئەفلاتون و ئەرەستۆ. بمروری زەمن ئەم شتە لەبەرەوەی لە چەند شوێنێکی جیاوازە ئەدرێ بە مێشکت وەری ئەگرێت بەبێ هیچ وزە سەرفکردنێ وەکو قسەکردن. چۆن ڕۆژێ لە ڕۆژان کاتێک کە تو زۆر مناڵ بووی دایکت پێی وتووی ها بە کەوچک نان بخۆ. باش ڕۆژێکی تر وتوویەتی ڕۆڵێکیان کەوچکی تێڕایە. ڕۆژێکی تر وتوویەتی ئەو کەوچکەم بەرێ. یعنی تۆ ئەمە کە لە مێشتا چەسپاوەوە لە بەرێ نەکردووە کەوچک بێ و جەیمز بێ یا ویلیەم بێ فەرقی چییە؟ کەوچک لەگەڵ ویلیەم فەرقی چییە بۆ مێشک؟ هیچ فەرقی نییە. بەڵام ئەمە لە چەند شوێنێکی جیاوازە دووبارە بۆتەوە مێشکت بەبێ هیچ هەوڵێک وەریگرتووە. بەڵام کاتێتە سەر عیلەم لەبەرەوەی کە خەڵک زۆربەی نەخوێنەوارە و ناخوێنێتەوە ئەم عیلمەی کە لەم کتێبا وەری ئەگرێ ئیتر نایبینێتەوە، ئیتر نایەتەوە. بەڵام ئەوانی کە خوێنەرن وانین. یعنی بۆ نمونە من ئاڵێم عومەری خەیام ڕۆژێکیان شعرەکانی دەستکەوت و لە سیارەکەمان جارجار گوێم لێت. ڕۆژێکیان لە کتێبێکی فارسیە شعرێکی خەیام هاتبوو باس کرا، ڕۆژێکیان لە پۆستێکی کوردیا بینیمەوە، ڕۆژێکیان لەم کتێبە بیرکاریە. اینجا دوایەوە لە برادێک ڕۆژێکیان لە مەجلیسەکە باسی عومەری خەیام. دوایی ئەمەندە کە دووبارە بوویەوە ئیتر وەڵا عومەری خەیام بێ و کەوچک بێ و ئەفلاتون و ئەرەستۆ بێ هیچ فەرقی نییە. مۆبایلی ئایفۆن بێ و مێسی بێ و ڕۆناڵدۆ بێ فەرقی نییە. یعنی زانست هەر ئەساسەکەی وردەکاری وردەی زانیاریە. تۆ بۆچی ئەم شتە لە مێشتانیە ئەوە هەیە لەبەری ئەمە بیرت لێ نەکردوێتەوە لە چەند شوێنێکی جیاوازە سەرنجت نەیاوەتەوە. بۆیە ئەمە نییە لە مێش. ئێستا بۆ نمونە هیوا هەیە ناوی دنیا یاریزان نەزان، هیوا هەیە زانکۆشی تەواو کردووە ئەنواعی کەلوبەری میکیاج ناوەکانیان نەزانێت، بەڵام ناوی یەک عالم نازانێت، ناوی یەک کتێب نازانێت، ناوی یەک زانستی بیر نەماوە. قابلە بڵێ وەڵام مێشکی هیچ وەرناگرێت. نا فەرقی نییە. تۆ ئایماس بێ و ماسکارا بێ فەرقی چی؟ بۆ ئەمەیانی وەرگرتو بۆ یانی وەرنەگرت. کەواتە بۆ نمونە تۆڵی فرانسیس بیکۆن بێ لەگەڵ قاولەمەی تیڤاڵ فەرقی چییە؟ باوەڕکەن فەرقی نییە. زانیاریە زانیاریە. بەڵام ئەمەیە ئەم زانیاریانە لای تۆ گرنگن یان گرنگی لە چەند شوێنێکی جیاوازیان بینیتەوە یان نایانبینیتەوە. کەواتە باشترین ڕێگای بەدەستهێنانی عیلم ئەوەیە کە تۆ لە بوارێکە ئەتەوێ شارەزایی پەیاکەی لەو بوارە مەقالە بخوێنیتەوە، کتێب بخوێنیتەوە، گوێ لە کتێبی دەنگی بگری، بچیتە محازەرەوە، کۆرسی تیاوەر بگری، تێبینی تیا بنووسی، بیری لێ بکەیتەوە، پرسیارێ بۆ دروست ببێ لەسەری. ئەمە باشترین ڕێگای بەدەستهێنانی عیلم.